ذاتيك وعلم بالقرآن بلابساتي حكيم سبحان كفيه كريم بنور القرآن بديه ناوين أو ذات رحمن إيمي مروبو ملك همجان فيه الإنسان بطلب بيان كريم خاون زاد سعيفان بو إيمي نادوا پیغمبر جيان صلى الله عليه وسلم تاوكو ببيتا رحمتي جهان بياني كدوة فتوه رحمن رزقاري كريم لزهر منادان برجي صلوات لسر سردارمان لسر بيشواو نموني بالامان السلام عليكم ورحمة الله وبركاته. ئامادەبوانی ئازیز و خۆشەویست لە ناخی دڵمانەوە پێتان دەڵێین یاخوا بەخێر بن سەر چاوانمان بۆ ئەم ئاهەنگە تایبەتە. لەخوای گەورە داواکارین هەر هەنگاوێکتان نەوە بۆ ئامادەبوون لەم ئاهەنگە بەخێر و چاکە و پاداش نێبڕاوە بۆتان هەژمار بکات. نووسینگەی دەستگای نووری حیکمە ئەمڕۆ هەینی 11 محەڕەمی 1448 کۆچی 5 جۆزەردانی 2726 کوردی بەرامبەر بە 26 حوزەیرانی 2026 میلادی لە هۆڵی قوتابخانەی نێودەوڵەتی مەعاریف لە شاری هەولێر یەکەمین ئاهەنگی دەرچوونی قۆناغی کۆتایی ئەکادیمیای نووری حیکمەی نووسینگەی دەستگا ساز دەکات بۆ بەخشینی بڕوانامە و خەڵاتکردنی دەرچوانی ئەم خولە لە برایان و لە خوشکان. ئامادەبوانی خۆشەویست لەم ڕۆژە پیرۆزە و لەم بۆنە تایبەتە تایبەتترین و پیرۆزترین دەستپێک بۆ بۆنەکەمان خوێندنی چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز لەلایەن دەرچووی ئەمساڵی ئەکادیمیا. بەڕێز مامۆستا سیان محەممەد با بەڕێزیان بفەرمێت. ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين
والصلاة والسلام الأتمان الأكملان الأنوران الأزهران على سيدنا وقائدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن صار على نهجه ودربه إلى يوم الدين. میوانە بەڕێزەکان، بە ناوی خۆم و برایانم لە دەستەی کارژێڕی نووسینگەی دەستگا بەخێر هاتنێشی گەرمتان دەکەین، دەڵێن یاخوا بەخێر بێن. دڵخۆش و خۆشحاڵتان کردین، خوای گەورە خۆشحاڵ و دڵخۆشتان کە. داواکارین لە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا ئەو مەجلیسەمان بە مەجلیسی ذکر لە بۆ حساب بکە ئینشاء الله تعالی. و ئەلەو کات و ساتە پیرۆزە کە ڕۆژی جومعەیە دوای نوێژی عەسرە کاتی گیرابوونی دوعایە، داواکارم لە خوای گەورە ڕەحمەت و سەکینەت و بەرەکەتی خۆی بەسەرماندا ببارێنێ. ماندوو بوون بە ئامادەبوونتان بۆ ئێرە لە کاتی خۆتان بە ئێمەدا، خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە بە بەهەشتی فیردەوس الئەعلا. بەڕێزان، ئەکادمیای نووری حیکمە وەکو ناوەندێکی مەعریفی ئێمە لە دەستگای نووری حیکمە ئیشمان لەسەر کرد بە فەزلی خوای گەورە بۆ ماوەی 3 ساڵ. لە نووسینگەی دەستگا توانیمان پۆڵێک لە برایان و خوشکانمان دەربچوێنین بە خوێندنی چەندەها کتێب و خوێندنەوەی چەندەها کتێب و گوێگرتن و بەشداریکردن لە چەندەها دەورات. هەر لێرەوە پیرۆزباییم هەیە لە بۆ گشت بەشداربووان، خوای گەورە لێیان قبوولکە. ئیمڕۆ ئێمە بڕوانامەیان پێ ئەدەین، خوای گەورە لە ڕۆژی دوایی لێخۆشبوونی خۆی پێیان عەتا بکە. باوا بکەین لە قورئانی پیرۆز نزیک بین تاوەکو زیاتر و زیاتر منەوەر بین ئینشاء الله تعالی، و لە ڕۆژی دوایش ئەو قورئانی پیرۆزە ببێتە شەفیع و تکاکار لە بۆمان. بارك الله فيكم، دووبارە بەخێر بێن، وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. دەستگای نووری حیکمە هێزی جا نووری چاومە، لێرە قورئان فێر ئەکرێین، زۆر جوان پەروەردە ئەکرێین. پیت با پیت ئایاتەکان، یەک با یەک سووراتەکان، مامۆستا فێرمان ئەکات، جوان پێشمان لەبار ئەکات. دەستگای نووری حیکمە، دەستگای نووری حیکمە. وخيراتي لسؤال أكاديمياتي وسستيش يا خوتين سساوان فايولا أوزان سوزانيين نوعيون سيطاوات بزنجاو بكاتبائي ستلازي ستوكنيان دارزياو كيارا ولزان استاش ايوه بطي اهان للايان حوالي سروشي دزگاي مهمة ولز دكتور الله حداد لشغلتين بابا بزيان فرد. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. دەستخۆشیم لە بۆ نووسینگەی دەستگا بە هەموو بەڕێوەبەرایەتەکانی و بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کە لە خلالی ئەو 3 ساڵەدا زۆر بەدڵسۆزانە ئەو منهەجەی کە لە بۆیان دانرا بوو مقرڕ بوو لە ئەکادیمیا تەواویان کرد
دەستخۆشیم لە مامۆستایانی بەڕێز کەوا ئەرچیان کێشا لە برایان و لە خۆشکان وانەکان و خولەکانی ئەکادیمیان گوتەوە و هەروها پیرۆزباییم لە برایان و خۆشکانم لە ئەندامانی دەستەی کارجێڕی و مامۆستایانی بەڕێز کە بەشدار بوون لە خولەکە و بە سەرکەوتووی خولەکەیان بڕی خی گەورە بیکە تەزاد و زەخیرەی قیامەتتان لێتان قبول کا و بەردەوامتان بکە یا ڕەبی. دیارە بەڕێزان بیرۆکەی دروستبوونی ئەکادیمیای نوری حکمە لەوەوە سەرچاوە دەگری یەکەم جێبەجێکردنی فەرمانی ڕەب العالەمین کە دەفەرمی وەقل ڕەبی زیدنی عیلما لە دوای دوعاکردن کە ئەسڵ وایە هەممان دوعا بکەین ئینجا کارکردن بە پێداویستیەکانی ئەو دوعایە و هەوڵدان لە ئەوەی کەوا هەر یەک لە ئێمە خۆمان شارەزاتر بکەین لە زانستە شەرعیەکان بە مەبەستی ئەوەی لە ڕەب العالەمین نزیک بینەوە. ئیتر هەنگاوێکە لە بۆ بەرەو پێشچوونی برایان و خۆشکانمان لە دەستەی کارجێڕی و هەروها لە مامۆستایانی بەڕێز لۆ بەرەو پێشبردنی لایەنی زانستیان لە بۆ ئەوەی کەوا فعلەن هەر وەکو چەند ساڵە کە نووسینگەی دەستگا و لق و بازنەکانمان بە فەزلی خوای گەورە پاشان بە هەوڵ و ماندیوبوون و تێکۆشانی ئەوانە ئەلحەمدە دەستگا بەردەوامە و بەردەوامیش بەروبووم دەبەخشی کە لەخوا بەزیادبی خەڵکانێکی زۆر دەکرێ بڵین بە فەزلی خوای گەورە بە هەزارەها فێرخواز لە برایانمان لە خوشکانمان لە منداڵ لە نەوجەوان لە گەنجانمان بەهرەمەند بووینە لەو وانانەی کەوا لە ڕێگای ئەو مامۆستا بەڕێزانە دەگوترێتەوە و هەروها بە ئیدارەی ئەو دەستەی کارجێڕیی کەوا بەڕێوەی دەبا خوای گەورە پاداشتە خێری هەموو لایەک بداتەوە. ئیتر یەکەم خوتوە لە بۆی کەوا ئەو لایەنە زانستیە بەرەو پێش بچی زیاتر و بەردەوامیش بن و دیارە مەسئلەی بەڕاستی عیلم قۆناغێک نییە کە ئینسانی موسڵمان لێی ڕابوەستی وەکو ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی مع المەحبەرە إلى المەقبەرە هەتا وەکو دەچینە قەبران هەر پێویستە هەروا بین و هەر وەکو ئیمامی شافعیش ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی كلما أدبني الدهر أراني ضعف عقلي كلما ازددت علما زادني علما بجهلي کەواتە قۆناغێک نییە لێی بوەستین ئەو کەسەی کەوا دەڵێ لە قۆناغێک دەوەستم ئەوە بەڵگەیە لەسەرەوەی لەگەڵ ڕێزمان لە ئەم مامۆستانی بەڕێز بەڵگەیە لەسەرەوەی کە هێشتا هیچی نەزانیە خوا پەنامەدا. کەواتە قۆناغی یەکەم یاخود مەبەستی یەکەم لەو ئەکادیمیا مەبەست ئەوەی کەوا بەڕاستی پەرەپێدانی لایەنی زانستی ئەندامان و مامۆستایانی بەڕێز و هەروەها هەدەفی دووەمیش ڕەوانەوەی گومانێک کە لەسەر زۆرێک لە سەرتەر و دەستگا و ناوەندەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز هەیە لە ناو خەڵکی موسڵمان زیاتر کە گوایە ئەوانەی ئەو ناوەند و دەستگا و سەنتەرانە تەنها و تەنها خەریکی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزن لەبەرکردنی قورئانی پیرۆز زیاتریش نا ئیشیان لەسەر ئەوەی کەوا نوسخەی موسحەف زیاد بکەن وەکو دەگوترێت. بەڵێ ئێمە بە فەخر و شانازیەوە ئیش لەسەر ئەوە دەکەین کەوا قورئانی پیرۆز بەو شێوەی بخوێندرێتەوە وەکو لە بۆ پێغەمبەری خوا دابەزێ صلی الله عليه وسلم لەبەر بکرێ لەبەر ئەوەی بە لەبەرکردنی قورئانی پیرۆز خوای گەورە ناوی لێی ناینا بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم بەڵام لەگەڵ ئەوەش ئیشی ئێمە هەر ئەوە نییە کەوا موسحەفێک زیاد بکەین نا چەند تەئکیدمان لەسەر جوان خوێندنەوە و لەبەرکردنە ئەو هەندە و بەڵکو زیاتریش لەسەرەوەی کەوا تێبگەن لە قورئانی پیرۆز و کاری پێ بکەن اقتداش برسول الله بكن صلى الله عليه وسلم كوكو لوصفي دايك من عائشة دفرمي كان خلقه القرآن ولا خالتي ديكش يقلم بستكاين تري أو أكاديميا أو يكا إمر سردمك دادجين كبداخوة سردمك كوا سيماي هر زقي أو سردما أو يكوا اختلاف دوبرتي وتفرقي لنوان المسلمان بداخوة ئیتر بەمبەستی ئەوەی کەوا ئەو دەستگایەمان کە بە فەزلی خوای گەورە فراوان بووە هەوڵ بدەین دوورە پارێز بین و بیان پارێزین لە اختلافات کەوا لە ساحە مەوجودە کۆیان بکەینەوە ئەندامان و مامۆستایانمان لەسەر مەنهەجێکی متفق عەلەیه
كهالقلاوي قرآن السنة بفهم سلفي صالح أو سي كولجي كواب راستي بيروكي دروس كردني أكاديمياي لي بباشكوت برزان ليردا وكب بيرهنا نبيك لبو خومو أو جلبو أو برا خشك برزانم كوا أو قونا غامري أو سي صالان لأكاديميا بري هيستبلين فضل علم زور لقرآن ولسنة لأقوال السلف كباس كده بلام أو علما كشك وجماني تداني علمي شرعي لخودي خوي علمي نافعة زور زور جرنجة هريق لو كسانك هلي دقرن وري دقرن هولو بدن لحقي خوشيان ببيت علمي نافع أجرنا علمي نافع كلخودي خوي نافع ناكر ببيت نافع أجر صفته شتيدا نبي وكزانا بس يعني كذا بهالإنسان لقرآن ولا سنة أو علم نابت نافع لبو كسك نابت حجة لبو كسك حتى وكو أو صفتان لنيتزي يكم إنما يخشى الله من عباده العلماء رب العالمين حصري كردي أو كوا خشيان هي لرب العالمين أوانا كعلمان كواتا كسيق لأخوانا ترسي عالم نية لله إخوائي قول سبحانه وتعالى وإن سمى نفسه عالما وإن سموه الناس عالما أو خشيش براستي آثار شوينواره خشيو خشوع لدلو درون دا آثار شوينواره آثار شوينواره كشي وكو إمامي آجوري لآداب حملة القرآن باسي دكاتا خشوع لنا ودلو درون آثار شوينواره كيوية تواضع لي دروز دكا برامبر بخلق إخوائي قولا داري أوي كوام بستي خوابي لو ورقتني قرآن وعلومي الشرعي سيماي أوي تواضع دنوين لبو خلقي أوي لبو الدنياش داواي بكا سيما ونشانك أوي يتكبروا على خلق الله خواب أنا من ده تكبر بيل الدال لسا خلقي خوا حظ دكا دائما باسي بكري خواب أنا من ده ديارة أو علم الشرعيش كوا فعلا أو خشوع أو خشية دروز دكاتا العلم بالله وبأمر الله العلم بالله كاتك واخواي جورد الناس سبحانه وتعالى بأسماء وصفاتكاني وكل قرآن وكل سنة في غمس صلى الله عليه وسلم هاتيا بالتأكيد تعظيم اخواي جوردك أو دلا حسب عظمته هيبة رب العالمين دكا لو هي خشوع لسر عند مكان شي رنگ داتوا أو زخوهن داش كافينيا بالله اخوات ناس بأسماء وصفاتكاني كودي برستي بيويستا العلم بالله والعلم بأمر الله شارزابي لفرمان اخواي جورد تاو كبي برستي لو أو كسيكوا عالم بالله وعالم بأمر الله أو كسانك ويخشون الله أجرنا عالم بالله بلام عالم نبي بأحكام إخوائي قولوا بأمر الله براستي هوني يونات واني إشبكا وهروها عالم بأمر الله عالم نبي بالله أكرمكم الله كسي فاجري لدردسيو تجارة بدينة كيدكاتنو وهروها ديكات وسيليك لما بدا سيناني عرضي كمي دنيا خوابنا من دا إتر يكم صفة براستي خشوعة دوم صفة لسما كان أهل علم أويكوا يعمل بما علم أويك وري قرتي لو علم إيشي بيدكا أويك وري قرتي إيشي بيدكا وكو حسني بصري دلي أو علمي كوالا سر زمانة أو حجتي خوالا سرد بلام أو علمي كلنا ودلتا كآثار الشوانواري لكرد وكانت الرنق داتوا أو علميك وعلمي نافعة لو براسي زور مهمة برزان وكو إمام أحمد دفرمي هر حديثة شي بيغمبر من نسيبي صلى الله عليه وسلم إلا إيش مبيكر سن هزار حديث نسيا رحمه الله وهروها تسندين أقوالي تر لسر علم لسر عمل بعلم وعالما بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن خافنا من دا يا ربي يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون خافنا من دا يا ربي لا خالش تريج براسي أو كسيكوا علم أو علم نافع ورقتي نسبة لبيجبوت علم نافع أو كسيكوا ورعيه خوي لحرام دا باريزي لحمو حرامك دا باريزي لو اشتانك متشابه شن خوي دا باريزي خشية الوقوع في الحرام نكهل لمطعومات لا حلال حرام كان بلكو ورعيه لقصة كردنيش ورعيه لجواب دانوا تمشاك علماء عاملين أو أمة تنتر ساينكاتك وبرسيارين لكرا
زۆر بە فەخر و شانازیەوەش کاتێک کە شتێکی نەزانی گوتی لا ئەدری لەبەر ئەوەی بەڕاستی من العلم أن تقول لما لا تعلم الله أعلم. کەسێکەوە بەڕاستی وەکو سوفیانی ثەوری دەڵێ ئەگەر کەسێک پێی خۆش بوو پرسیاری لێ بکرێ دەڵێەوە ئەهل نییە پرسیاری لێ بکرێ. کەسێک پێی خۆش بوو پرسیاری لێ بکرێ ئەوە ئەهل نییە پرسیاری لێ بکرێ. ئیمام مالک ڕەحمەتخوای لێ بێ کە دێنە لای پرسیاری لەکەن لە جێی دوورەوە دەهاتن جاری وا هەبدەگو نازانم دەڵێ ئیوا هەبوو پێ دەگو ئاخر یا ئیمام ئەم دەسم دەژێڕمەوە بەچێن دەریدا ڕۆیشتم دەڵێم پرسیارم لە ئیمام مالک کرد گوتی نازانم دەیفەرمووم بڕۆ بجێڕەوە باشترە بڕۆ بجێڕەوە مەلائکەت دەفەرمی لا علم لنا إلا ما علمتنا. ئەمن چیم ئەو کەسێکەوە علمی نافعی وەرگتەیە نسبەتەن لە بۆی ئەو کاتە دەبێتە نافع بە شەرتێک نابی بەو علمە داوای دنیا بکە نابی داوای دنیا بکە نابی داوای شوهرەت بکە نابی داوای شوهرەت بکە. وەکو ئیبراهیمی کوڕی ئەدهەم دەفەرمی هەر کەسێک داوای شوهرەت بکە ما صدق الله ئەو کەسە ڕازگۆ نییە لەگە خوا سبحانه وتعالى ڕازگۆ نییە. بشری کوڕی حارث دەفەرمی چەندینم دیت کە پێی خۆش بوو بناسرێ بەڵام خوای گەورە فەسحی کرد. خوا پەناماندا کەواتە ئەوەل و ئەخیری جیماعی کەلیمەش ئەوەیە کە بەڕاستی ئەسڵ و ئەو علمە لە ئەسڵەوە لە بۆ خوابی سبحانه وتعالى بە ئیخلاسەوە داوای بکەی بەو مەبەستەش کەوا کاری پێ بکەی خوای گەورە ئەو ئیخلاسەمان پێ بەخشی خوای گەورە لە هەموو لایە قبول بکە. دووبارە پیرۆزبایی لە برایان و خوشکانم دەکەن خوای گەورە بەردەوامتان بکە. خوای گەورە سبحانه وتعالى وامان لێ بکە ببینە مای ڕەحمەت لە بۆ کۆمەلگاکەمان نەبینە مای زەحمەت. خوای گەورە سبحانه وتعالى ئەو قورئانە و ئەو علمە شەرعیەی کە وەری دەگرین بیکاتە حجە لە بۆمان نەیکات حجە لەسەرمان. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. دەزگای نووری حکمە لە سەردوو پای سەرەکی کار دەکات و هەوڵ و تواناکانی دەخاتە گەڕ بۆ بەدیهێنانی ئامانجەکانی. ئەندام و مامۆستایانی دەزگا کە دوو پایی سەرەکین لە کاریدا مەزراوەیدا پێویستە ئامانجە سەرچیەکانی دەزگا تیایاندا ڕنگ بداتەوە و زیاتر لێی بەهرەمەند بن. بۆ ئەم مەبەستە لیژنەیەک پێک هێنرا بۆ ئامادەکردنی پرۆگرامێکی پەروەردەیی و ڕۆشنبیری لە ژێرناوی ئەکادیمیای نووری حکمە بۆ پێگەیاندنی ئەندام و مامۆستایان کە لە سێ قۆناغ پێک دێت و بۆ هەر قۆناغێک ساڵێک دیاری کراوە بۆ تەواوکردنی. هەرێک لە بڕگەکانی خوێندنی زانستە شەرعیەکان و خوێندنەوەی کتێب و گوێگرتن لە زنجیرەوانە و بەشداری لە خول و سیمینار تەوەرەکانی ئەکادیمیا پێک دەهێنن. ئەکادیمیایە لەوەوە سەردەگری یەکەم بۆ بەرەو پێشچوونی لایەنی زانستی ئەندام و مامۆستایە. لێ لە خوای گەورە دەپاڕێمەوە دەستپێشی ئەو ئەکادیمیایی هەم لێرە و هەم لە قوبازنەکان ببیتە مای خێر و بەرەکەت ئینشاءالله. وصلوا سنة الله وهدي الأنبياء وبه عز الرعيل الأول. أمة الإسلام في سالفها بهداها تستنير الدول. أمة الإسلام في سالفها بهداها تستنير الدول. أمة عالمة عاملة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا. كل من ساروا عليه وصلوا سنة الله وهدي الأنبياء وبه عز الرعيل الأول. واسأل الرازي عن أسفاره وابن حيان الذي لا يجهل. واسأل الرازي عن أسفاره وابن حيان الذي لا يجهل. وابن سينا لم يزل قانونه فخرا. خواهی پروردگار دەفەرمێ والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. سنة الله وهدي الأنبياء وبه عز الرعيل الأول.
واسأل الأيام عن قرطبة خوێندنەوە یەکێکە لە ڕێگا سەرکەوتووەکان بۆ بەدەستێنانی زانیاری نوێ و بەسوود. بۆیە یەکێک لە بەرگەکانی ئەکادیمیای نوری حکمە بڕگەی خوێندنەوەیە. فما أمة إلا إلينا أقبلوا أمة إلا إلينا أقبلوا أمة إلا إلينا أقبلوا لا سوى العلم طريق للعلا كل من ساروا عليه وصلوا سنة الله وهدي الأنبياء وبه عز الرعيل الأول. یەکێک لە نیعمەتەکانی خودای پەروەردگار بیستن و گوێلێبوونە. مرۆڤەکان لە ڕێگای بیستنەوە فێری کۆمەڵێک زانست و زانیاری دەبن. هەر بۆیە لە ئەکادیمیای نوری حکمە بڕگەی گوێگرتن جێگیر کراوە و کۆمەڵێک زنجیرەوانای بەسوود دەستنیشان کراوە. لما جد فمن قال يكفيني قريبا يذبل قال يكفيني قريبا. ولم يكن لديه وسائل اتصال ليتصل بأهل الشام وأهل العراق وأهل مصر وأهل اليمن وأهل مكة وسط خلافته، فرأى أن الأكفى أفضل وكان يقول اللهم إليك أشكو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. لا ننزلي سيم لدروازيك يدنجيد لنا يوان أو أفرت على هيك لما يشارك بمثل كل ندركن أروها الفاسيين كان الله رضوانا. علم الشريعة تاج عز لابسه يشدو. صنعت هذا بيغمبر خابوات كرد قال لأنه حديث عهد بربي سكو تعزل لي بروردگار هاتو تخواري تعزل لي أو هاتو تخواري وش نبوة تفسير القرآن كتنانت أوش أبوه شون باس ما كل كوكرنوي قرآن إمام بكر حتى إمام عمر ديهينيتها سر أو رأيك قرآن كوكاتو يعني سنجا مبير ديتو دسين حركاتش كمان نكر ديدرين دكينو سوز دشي سهل يقوم شينا خوار زاني تسن نويج ما غلط كردي وبفكريش ما ناتيك غلط ما كردي يعني سوز دش وين اشتيكا كاشتيكي مفاجئون ناكاوا فقدان السيطرة أقرب الصفتان تيدا وبيدرين أزمة يعني أو خصائصان تيتاي من دي قيرانا أقرب الاستفادة كان يكون هوي تنسيق لبيني بريبرات كان دروز ديبيتن تنسيق لنيوان بشكان إصابة نمونة بريبرات الروشن بيدي سام بشي هي پێنج بەشی هەیە کە کۆبوونەوەی دەکەن بەرپرسی بەشەکان بەشداری ئەو کۆبوونەوەی بەڕێوەبەرات دەکەن تەنسیق لە نێوانیان دروست دەبی هەماهەنگی زیاتر دروست دەبی و زیاتر ئاگایان لێک دەبی و زیاتر هەما هاوکاری یەک دەبن و دەستباری یەک دەبن. فقها وبرهانا تراه مضطلعا. کردنەوەی ئەکادیمیای نوری حکمە بوو کە خۆشبەختانە کۆبوونەوەی ئەم ڕۆمان لە ڕۆژی هەینی 3 جەمادی یەکەمی 1445 هیجری بەرامبەر بە حەفدەی تشرینی دووەمی 2023 میلادی بەرامبەر 26 گەلاڕێزانی 2723 کوردی ئاهەنگگێڕانە بە بۆنەی دەرچوونی پۆلێک لە ئەندام و ماوەستایانی بەشداربووی هەردوو ڕاگەز لە ئەکادیمیاکە. ئەمڕۆ هەینی 3 ڕەجەبی 1436 هیجری بەرامبەر 3 کانونی دووەمی 2025 میلادی بەرامبەر 13 بەفرانباری 2724 کوردی ئاهەنگی دەرچوونی دەستەیەکە لە برایان و خوشکانی بەشدار بووی ئەکادیمیای نوری حکمە. ئازان ئێستاش بێکەوە دەچنە لای سەرپەرشتیاری ئەکادیمیای نوری حکمە لە نووسینگەی دەستگا بەشی برایان بەڕێز مامۆستا یونس ئۆمەر بۆ پێدانی چەند ڕوونکردنەوەیەک و زانیاریەک لەبارەی ئەکادیمیا. بابا رزيان فرمود. الحمد لله الذي بنعمته تتم الصالحات. حمد سباس ستاج بخواي پروردگار كوا توفيق دان بقين أمروجا روجي آهن جيراني درسواني أكاديمياي نوري حكمة وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب.
خۆشەویستان بەناوی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری نووسنگەی دەستگا و ستافی سەرپەرشتیارانی ئەکادمیای نووری حیکمە لە هەردوو کارجێڕی برایان و خوشکان زۆر سوپاسی ئەو مامۆستا دکتۆرە بەڕێزان ئەکەین کە لە ماوەی ئەم 3 ساڵەی ئەکادمیا لەگەڵمان ماندوو بوون بە کات و وزە و دڵسۆزی بێپایانیان ڕێگەی زانست و زانیاریان لە بۆ ڕووناک کردینەوە نەمامی زانست و معریفەیان لە ناو دوور و دەروونمان ڕوان هەر لێرەشەوە سوپاسی هەموو بەشەکانی بەڕێوەبەرایەتی نووسنگەی دەستگا دەکەین بۆ هاوکاری بەردەوامیان و بەردەوامی ئەندام و مامۆستایانی بەشداربوو لە هەر سێ قۆناغەکە بەرز دەنرخێنین پێیان ئەڵێن خوای پەروەردگار زانست و تەقواتان زیاد کات و ئیستیقامە و بەردەوامیش بە هەموو لایەکمان ببەخشێت و سوپاسێکی زۆر تایبەتمان هەیە بۆ ئەو مرۆڤ بە سەخاوەتمەندانەی کە بە باڵپشتە مادی و معنەویەکان لە پشت پەردەوە بوونە بزوێنەری سەرەکی بەردەوامی ئەم ئەکادمیایە پێیان ئەڵێن سوپاس بۆ ئێوە و بەرهێنانتان کرد لە زانست و مرۆڤدا خوای پەروەردگار ئەفەرموێ إن الله لا يضيع أجر المحسنين بێگومان خوای پەروەردگار چاکەی چاکەکاران بەزایە نادا داوا لە خوای پەروەردگار ئەکەین بە ئەضعافا مضاعفە پاداشتی بەخێریان بداتەوە ئامادەبوانی بەڕێز مامۆستایانی دڵسۆز مایل شانازی و خۆشحاڵی سەرجەممانە کە ئەمڕۆکە لێرەدا کۆبووینەوە بۆ ئاهەنگی کۆتایی هاتنی گەشتێکی زانستی دەوڵەمەند و پڕ لە دەستکەوت گەشتێک کە تەنها کات نەبوو بەڵکو تەمەنێک بوو لە پێناو ڕۆشنبیری و پێگەیاندنی خۆماندا بەخشیمان 3 ساڵ لەمەوبەر وەک دڵۆپە ئاوێکی پێنوو پێمان ناو ئەو ئەکادمیایە ئەمڕۆ ئەلحەمدولله دوای 3 ساڵ لە کۆشش و بەردەوامی بە کۆڵێک معریفە و زانستەوە بەرەو قۆناغێکی نوێی ژیان بەڕێ دەکەوین ئەگەر سەیری دواوەی خۆمان بکەین ئەم 3 ساڵی ڕابردوو تەنها ژمارە نەبوو بەڵکو خەرمانێک بوو لە زانست کە بەم داتایانە نەخشێنراوە ئەکادمیا خۆی لەسەر 4 پایە سەرەکیە بینیەوە یەکێک لەوانە بڕگەی خوێندنی وانە شەرعیەکان کە سوپاس بۆ خوای پەروەردگار لە خیلالی ئەو 3 ساڵەی ئەکادمیا ئێمە دەوانەی سەرەکی لە خزمەت ئەو دکتۆر و مامۆستا بەڕێزانە لە ژێر سایە و ڕێنوێنیوان خوێندمان و لێ تێگەشتن سوپاس بۆ خوای پەروەردگار لە بڕگەی دووەمی ئەکادمیا کە بڕگەی خوێندنەوەیە لە پاڵ وانە سەرەکیەکان دانرا بوو بۆ فراوانکردنی بیر و هۆشمان لە خیلالی ئەو 3 ساڵێکەوە ئێمە لە ئەکادمیای بەڕێمان کرد 15 کتێبمان خوێندەوە 15 کتێبمان خوێندەوە کە کۆی گشتی ژمارە لاپەڕەکان 4974 لاپەڕە بوو لە زانست و معریفە ئەنی بە نزیکەی تەقریبەن 5000 لاپەڕە خوێندراوەتەوە لە بڕگەی سێم کە بڕگەی وانە دەنجیەکان بوو لە خیلالی ئەم 3 ساڵە گوێ لە 10 زنجیرەوانە ڕاگیراوە طبعا هەم کتێبەکان و هەم زنجیرەوانەکان بە جیاوازی هەبوو زنجیرەوانە هەبوو فکری بوو زنجیرەوانە هەبوو تەسکیە بوو زنجیرەوانە هەبوو پەرەپێدان بوو کتێبەکانیش بە هەمان شێوەست کەواتە هەم کتێبەکان هەم زنجیرەوانەکان هەمووی جۆرا و جۆر بووە هەمووش زەرور بە لە بۆ ئەندام و مامۆستایانمان لە نووسنگەی دەستگا کۆی ئەو ژمارەوانانەی کەوا لەو 3 ساڵەی لە زنجیرەوانەکان گوێمان لێ ڕاگرت و سوودمان لێ بینیوە 343 زنجیرەوانە بووە لە بڕگەی چوارەم و کۆتایی کە بڕگەی خول و ڕاهێنان و پەرەپێدان بوو
کە دروشمەکەمان تیۆرەکانمان بگۆڕین بۆ کارامەیی و کردداری لە ژیانماندا لە خلالی ئەم 3 ساڵە 9 خول بەڕێوە چوو. کۆی گشتی ئەو 9 خولە 81 کاتژمێری خایان. ئەمە 4 بڕگەی سەرەکی ئەکادیمیا بوو. ئەمە دەبوانی خۆشەویست. لە کۆتایی پیرۆزبایی لە هەموو لایەکمانەکەین ئەڵێم ئەمڕۆ ڕۆژی کۆتایی هاتنی خوێندن نییە، بەڵکو ڕۆژی دەستپێکردنی ئەرچی ئێمەیە بۆ گواستنەوەی ئەو زانست و زانیاری کەوا فێر بووینە بیگەینین و بیگوازینەوە بۆ نێو کۆمەڵگا. لێ لە خوای پەروەردگار داواکارم کەوا ئەم چەند ساڵەی ڕابردوومان بکاتە توێشوێکی خێر بۆ دین و دنیا و قیامەتمان. دووبارە پیرۆز و هەر شاد و سەرکەوتوو بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. پێشکەشکاری هەردووانەی منهاج الطالبین و الإظهار في علوم البلاغة. بەڕێز دکتۆر محەممەد خالید مستەفا پێشکەشکاری خولی بەڕێوەبردنی قەیرانەکان باجەدا بێن فەرموو. بەڕێز دکتۆر هێمن طاهر دەروێش پێشکەشکاری وانەی محاضرات في علوم القرآن. بەڕێز ئەندازیار سەفین عومەر محەممەد پێشکەشکاری خولی منظومة القواعد الفقهية. مامۆستا هێمن کاکە حسێن پێشکەشکاری خولی ڕێنووسی زمانی کوردی و خاڵبەندی. داوا لە مامۆستا ڕەیان محەممەد دەکەین سەرپەرشتیاری ئەکادیمیا لە نووسینگەی دەستگا بەشی خوشکار فەرموویە بۆ سەرستەیج بۆ فێدانی خەڵات بە مامۆستایانی خوشکار. بەڕێز مامۆستا شەمسە ئەحمەد تۆفیق پێشکەشکاری خولی منظومة القواعد الفقهية باوەڕێزیان فەرموو. خۆشەویستان
ئێستا بەگوێی دڵ دەچینە خزمەت وتەشیرین و تایبەتەکانی زۆر بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوهاب با بەڕێزیان فەرموو. بناوی خدای بەخشندەی مێرەبان ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاشی پێشەوامان نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ولەسەر یار و یاوەرانی ولەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەشی دەستخۆشیێکی گەرم و دوعای خێر بۆ خوشکان و برایانم لە دەستگای نوری حکمە کە ئەم کۆمەڵە خوشک و برایانەیان پێگەیاند یا ڕەبی خودای گەورە لێیان قبول کە و خۆی گەورە ئیشی باشتر و چاکتریشان ئینشاءڵڵا پێشیاو ببینیتن و دەستخۆشیێکی گەرمیش بە پیرۆزبایەکی گەرم لە خوشکان و برایانم دەکەم کەوا لەو دەورەی بەشدار بوون 3 ساڵی تەمەنی خۆیان کە تقریباً دەکا 1000 ڕۆژ بەسەر برد لە تەواوکردنی ئەو ئەکادیمیایە. یا ڕەبی خودایە لێیان قبول کەی و هەر یەکیان بکەیتە چرایەک خوایە شوێنێکی پێڕۆناک بکەیتەوە. ئازیزانم خۆشەویستانی من ئەو هەموو علومانەی دەخیندرێ ئەو هەموو ماندی بوونانەی دەکرێ ئەو هەموو مطالعەی دەکرێ ئەو هەموو کاسێتانی کە جێ ڕادەگیرێ هەمووی بۆ یەک هەدەفە ئەویش ئەوەیە کە بینە ئەم ساحەیە و داوە بکەین چونکە ئەگەر کەسێک هەر فێر بوو لە ماڵێ دانیشت بەڕاستی ئەوە نورەکەی بۆ کەس نییە و هەر بۆ خۆیتی جا بۆیە بۆ ئەو علمە ئیستیفادە لێ بکەیت و عەمەلی پێ بکەیت و بەرەکەتی هەبێ ئەبێ ئەو علمەی بگەێنی. بەڕاستی ئەو خوشک و برایانەی من ئێستا هەر یەکێک دەبێ بەڕاستی داعیەکی سەرکەوتووی لێ دەربچیتن بۆ ئەوەی ئەو میلەتەی ئێمە بەڕاستی هیچ وەکو ئەوڕۆ زیاتر پێویستی بە دوعات نییە. جا بۆیە ئازیزانی من یەک شتی کورتیان بۆ باز دەکەم ئەویش ئەوەیە طبعاً ئەو کەسەی کە دێ علوم دەخێنێ ئەبێتە طالب علم وەکو مامۆستایان فەرمووی دکتۆر لوقمان فەرمووی هەتا دەمری دەبی طالب العلم بی وشی فەرمووی کەنجیم برەی ئیشم پێ نییە و بەسە بزانە ئەو جەهالەتی خۆ دەستی پێ کردووە. جا بۆیە بەڕاستی علم تەواو نابێ ئێمە هەتا دەمرین دەبێ ئەمە خەریکی علم بین. جا بۆیە ئەو کەسەی کە الحەمدولله خوا ئەو شەرەفەی پێبەخشی و نوری علمی پێبەخشی ئەبێ بەڕاستی داوەیەکی چاک و ڕێک و پێکی پێ بکاتن چونکە داوەکردن ئەشرەفی عەمەلی پێغەمبەرانە وەکو ئیبن قەیم جەوزی ڕەحمەتی خوا لێبی ئەفەرمێ گەورەترین شتی پێغەمبەران گەورەترین کاری پێغەمبەران داوەکردن بووە. هەر ئەوە نی خوای گەورە دەفەرمی ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. ئەگە داعی باشترین قسە بکە پیرۆزترین قسە بکە ئەبێ بێ خۆشی خاوەنی ئەم پیرۆزیە بێ ئەبێ بۆ خۆشی خاوەنی ئەم نور و بەرەکەتە بێ. نسحەتێکی خۆم ئەوەل جاری وەکو شێرزاد ئەیکەم پاشان نسحەتێکی ئەو خوشک و برایانەم و ئێوەش دەکەم ئەوانەی ئەبنە داعی لە بەینی 5 خەتەردان ئەوانەی ئەبنە داعی بەڕاستی لە بەینی 5 خەتەردان ئەو کەسەی کە دەبێتە ئەهلی علم بەدەستدەینی ئەبێت بە مامۆستا بەڕاستی لە 5 خەتەردا دەژی ئەبێ زۆر وریایی ئەو 5 خەتەرە بێ ئینجا دەتوانی سەرکەوتوو بێ لە علمەکەیدا لە مامۆستایەتیەکەیدا و لە پێگەیانەکەیدا و لە داوەکەیدا. یەکەمین ئاگای لەو کەسە حەسوودانە هەبی کە لە دەورا و پشتیتی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرموویتن ئەگەر حەدیسەکە زەعیف بێ بەڵام بەڕاستی معنایەکەی تەواوە کە ئەفەرمووی المؤمن بين 5 شدائد. یەکەمین مؤمنون يحسد بەڕاستی خەڵک کە تەمەشای ئەو خوشک و برایانەم دەکا هەموو تەخەڕوجیان کردیە 3 ساڵیان لە تەمەنی خۆی پێگەیاندووە وەزیرەک و بلیمەت بوون حتمەن کەسانێکی حاسد و حاقد لێیان پەیدا دەبێ جا تانجیان لێ ئەدا قسەیان پێ ئەڵێ لە شەعنیان کەم دەکاتەوە بەڕاستی ئەو خوشک و برایانێ من نابێ لە مەسار ببنەوە چونکە ئەگەر خەڵکیش حەسوود بێ نابی داعی حەسوود بێ ئەگەر خەڵکیش عقد و بغزی لە دڵدا بێ نابی بانگەوازکار هیچ عقد و بغزی لە دڵدا بێتن چونکە بەڕاستی هەر کەسێک برێ من داعیم هەر کەسێک برێ من طالب العلم حقدی لە دڵدا بوو حەسوودی لە دڵدا بوو و بغزی لە دڵدا بوو بەڕاستی ئەمە داعی نییە و بەڕاستی ئەمە طالب العلم نییە. دیارە ئەو علمە دڵی ڕوونان نەکردیتەوە ئەم علمانەی کە خوێندیتی نەیتوانیوە کاریگەری ڕوح و دڵ و دەرونی بێتن کاتە ئەبێ ئاگاداری ئەم حەسوودانە بێ کە لە دەورا و پشتینە.
یەک لەو شتانەی کە لە جەماعەتی تەبلیغ و دعوە فێربوومە سبحان الله و باسیشم کردووە زۆر ئەو جەماعەتە کاتێک کە دەستنە شوێنێک دعوە دەکەن ئەو کە دەستن دعوە دەکەن یەک کەسیان هەر دەستنەوە قسە دەکا باقی تر ئەوانەی دانیشتون خەریکی ئەوە نییە جێ لە محازەرەکەی برای خۆیان ڕابگرن بەڵکو هەر هەمیان دوعای بۆ برایەکەیان دەکەن ئەڵێن خوای ئەو برایەمان وا وتار دەدا یا ڕەبی خوای قسەکانی ڕێک بی خوای بە مخلیسی لە دڵی بێتە دەرێ خوای ئەوەی لە بیری کردووە لە بیری بینەوە خوای ئەوەی لەکنە من شەبی دەبی سبحان الله بزانە بۆیە هیچ کاتێک ئەوانە تووشی حەسادە نابن تووشی عقد و بغوز نابن دۆ تکۆ لێ ناگەڕە شەیتان زەفەری پێ ببە حەسوودی بە برای ببە بەڵام بەداخەوە ئێمەوانین بانخوازکارەکانی ئەمڕۆوانین ئەگەر من ببینم دکتۆر لوقمان لە وتارەکەی سەرکەوتووە پێم ناخۆشە دەرم چۆن دەبێ وتاری لە وتاری من باشتر بێ ئەگەر ببینم مامۆستایەک دەرسەکەی زۆر جوان شەرح دەکا پێم ناخۆشە چۆن دەبی تەلەبەکان بەوی معجیب بن بە من معجیب نەبوون ئەمە بەڕاستی خەلەلی چییە خەلەلی ڕیایە ئەمە خەلەلی ئیخلاسەکە لە ڕیا لێ پەیدا دەکا و ولا بۆ خوای گەورە لەو حیساب ناکاتن خاڵی دووەم منافق یبغضه ئەنی بەڕاستی ئێمە بڵێن و نەڵێن لە کۆمەلگای ئێمەدا منافق زۆرە منافق چاوی هەر نایە بەو پرۆژەی کە نووری حیکمەت ئەعلانی کردووە منافق چاوی هەر نایە بەو هەموو خوشکانم کەوا ئەو ئیشەیان کردووە و ئەو خوێنەیان تەواو کردووە منافق چاوی پێ هەر نایە کە ئەو هەموو خوشک و برایەم لە دیار ئەو برایانە ڕاوەسان و دەستخۆشیان لێ کردووە ئەوە یەقینتان بێ کەواتە دەبێت ئێتو چ بکەی جێ نەدەیە ئەوانە بۆ خۆت لە کاروانی خۆت بەردەوام بە بەرەو بەرزی بڕۆ با منافقەکان لە جێ خۆیان بتڵێنەوە میم ئەتۆ ئاسۆی تو فراوانە ئاسۆی تو بەرزە نابی جێ بدەی هیچ بغز و عەداوەتی منافقەکان سێەم خەتەر و سێەم شەدائید و سێەم ناڕەحەتی ئەو کافرانەی کەوا بەڕاستی کاتێکە بینن مەشروعی ئیسلامی و پرۆژەی ئیسلامی سەردەگرێ لە هەر جێک ببینین بانخوازێک کاریگەری هەیە لە هەر جێک ببینن دەستگایەکی ئیسلامی کە بەڕاستی دەست و پەنجەی دیارە ئەسن تیرۆریان ئەکەن ئەیان بە نامردی ئەیان کوژن ئەسن قەتل و عامیان دەکەن جا قەتل و عامەکان فەردی بیان بە کۆمەڵ بێ زۆر جاران ئەمە خۆ بۆستنە هەرسێکمان لە فکر نەکردیە لە ساڵی 92 هەسات ساڵی 95 100,000 مسلمانیان لە بۆستن هێرسک شەهید کرد لە یەک شار کە ناوەکەی زۆر زەحمەتە پێم لەبەر نەکرا 8,300 مسلمانیان لە پێش چاوی UN کوشت سەڵبیەکان سبحان الله دێکەواتە ئەتوو دەبی بزانی کافرەکان لێ ناگەڕێن مەشروعی تو سەرکەوێ و چاویشان بەو مەشروعانە هەر نایە بەڵام تۆ دەبی بەردەوام بیت تۆ بە هیمەتی خۆت بە شەهامەتی خۆت بە تاقەوزەی خۆت بە تاقەوزەی دوعای مسلمانان دەبی بەردەوام بی لەو پرۆژانەی کەوا دەستت پێ کردووە خاڵی چارەم کە زۆر گرینگە ونفس تنازعه بەڕاستی ئەبێ داعش زۆر ئاگای لە خۆی بێ زۆر ئاگای لە سومعە و کەسایەتی خۆی بێ چونکە داعی ئەگەر بشتێ و هور دەبی هور جارێککە زەحمەتە دروستیکەوە داعی وەکو شوشەوایە بشتێ تازە ئەو شوشە پێک و نانووسێتەوە دەبێ بەڕاستی داعی ئاگای لە سومعەی خۆی بێ ئیمام ئیبن کەثیر لە ئاخری دەوڵەتی ئەمەویەکان 260 قسوور باز دەکات دەفەرمووی ناوی یەکێک دەینی سبحان الله بەڵام ناوەکەی حەزف کردیە ناوی کابرای نانووسی بەڵام دەفەرمی لەو ساڵە مجاهدێک بەدیار کرد قبحه الله قبحه الله كان مجاهدا قواما صواما لا يخاف لومة لائم علماء ئەوانەی کە شەرحیان کردێ دەفەرمی سەیرە لەبەرچی ئەو پیاوە قبحه الله ئەو هەموو مەدحەی دەکا قائما صائما قواما صواما دەفەرمی مجاهدا دەفەرمی لەبەرەوە ئەم پیاوە لە ئاخری کە جیهادی دەکرد لەگەڵ ڕۆمەکان چاوی بە ئافرەتێکی ڕۆمی کرد معزب و بە چاو شین و پرزەردی ئەم پیاوە بە دووان کرد بوو بە مەسیحی و ئەو جا کچەکەیاندایە جارێک مسلمانێک دیتی پاش چەند ساڵێک اختیار بووە ڕزایتەوە فەرمی فلان ئێوە ئەتوو لەگەر ئێمە نەبووی جیهادت دەکرد ئەتوو لەگەر ئێمە نەبووی لەگەر ئەو نەسرانی و ئەو ڕۆمانە جیهادت دەکرد ئەفەرمی بەرە والله بەس بەو قورئانم هەموو لەبیر چوو حافظا لكتاب الله هەموو قورئانی لەبەر بوو یەک ئاەتم لەبیر مایە ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين بەس ئەو ئاەتم لەبیر مایە سبحان الله کەواتە ئەبێ داعی هەر نەخەرەتێ بەو داوای کە دەیکا نەفسی وەی تێ نەگا گەیشتە قیممەی ئەبێ زۆر ئاگامان لە خۆ بێ لە سومعەمان لە کەرامەتمان لە ئابروومان لە هەموو کەسایەتیمان لەبەر ئەوەی داعی خوا نەخواسە بشێ
زۆر خراپ دەشێتەوە وآخری وشەیطان یضل ئازیزانی من بەڕاستی شەیطان و شەیطان سیفەتەکان قەت پێیان خۆش نییە ئەو هەموو داعیانە زۆر بن قەت پێیان خۆش نییە ئەو خوشکانەی من طالب العلم بن قەت پێیان خۆش نییە ئەو میلەتە و ئەم خەڵکە موسڵمانە تەئید و پشتگیری ئەو مەشروعە گەورانە بکە جا بۆیە بە هەموو شێوەیەک چ دەکا دەیەوێ ناوی ئێمە پیسکە دەیەوێ ئێمە هەر بخەرەتێنی ئەوێ ئێمە لە ڕێگاماندا بە هەر وەسیلەیەک بێ میم ئەوەیە داعیەکان ئێمە هەمومان بزانین کە شەیطان بەڕاستی دژمنی گەورەمانە ئینە شەیطانە لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە خوا بخۆی ئەفەرمی شەیطان دژمنی ئێوەش دژمنکاری لەگەر بکەن نەکەن ئەمین بوون لە نەفسی خۆمان نەکەی ئەمین بین لە شەیطان چکە بەڕاستی هەر کاتێک لە خۆمان ئەمین بووین لە شەیطانمان ئەمین بوون ئەو کاتی ئینحراف و لادانمان دەست پێ دەکا دووبارە و 100 بارە پیرۆزبایی لەو خوشک و برایەنەم دەکەم یا ڕەبی پیرۆستان بی یا ڕەبی خوایە نەخشەی قیامەتیان بی هەمویان دەفتەرەکان بەدەستی ڕاست وەرگرنەوە ئەم میلەتە چەند پێویستی بەم خوشک و برایانەی منە ئەم ئیسلامە بێنازەی ئیمڕۆ چەند پێویستی بە ئێوە هەیە کە پشتگیری ئەو مەشروعانە بکەن کە پشتگیری ئەو دەستگایە و ئەمسالی ئەو دەستگایانە بکەم چونکە هەموو تەنها ئەوانن کە دەست پاکەکان کە سەر بڵندەکان کە دەست بە نوێژەکانتان بۆ دروست دەکەن و ئەینێرنە ئەو ساحەی بۆ ئەوەی ملەتێکی پاک ملەتێکی دەست پاک ملەتێکی ڕێک و پێچی لێ پەروەردە بکاتن یا ڕەبی خوای گەورە بە حەقی ئیسمی عەزەمی خۆی لەو جەمعە خۆش ببی ولا دەستگای نوری حکمەش قبول بکا ولا هەمووشمان قبول بکا وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين صار خطازان سير الشعراء بواني وهنبري صدق طوالي بالسينما بتيوش يعني بوشور شوي الشعراء وهمو ميوان برزانيش دفرت عن البلدنا وكنت عن أول زمن وهنبري طوالي بالسينما يشتي مالي طوال زمن وهنبري وقوان يعني بيشرشنا فخواطر عمره يحفظ خواطر شيء كذا زي ئێستا کاگریس بابێتەوە پڕعی بۆ ڕێزانە بکەین خەڵاتی یەکەم یەک دانێ سوپاس دەستت خۆش بێت خەڵاتی یەکەم کە گەشتی عومرەیە زۆر بەڕێز مامۆستا لەشکری زرار کەریم پیرۆستان بێت مامۆستا لەشکری بەڕێز ئەو سەفەرە پڕخێر و بەرەکەتە یاخوا پیرۆستان بێت خوای گەورە پیرۆز و مبارەکە خەڵاتی دووە کە دووبارە خەڵاتی گەشتی عومرەیە سپاس لێرەیە مامۆستا دلێر واحد محمود پیرۆزای مامۆستا دلێر خەڵاتی گەشتی عومرە نووسینگەی دەستگا سێ خەڵاتی ئامادەکرد بوو وەکو لەسەرکە ئاماژەمان پێدا خەڵاتی چوارەم لەلایەن دامەزراوەی ڕێنەوە دابین کراوە دەستخۆشیان دەکەین زۆر سوپاسی دامەزراوەی ڕێنەوە دەکەین خوای گەورە ئەجر و پاداشتیان بداتەوە سوپاس دەستخۆش خەڵاتی سێیەم کە دووبارە گەشتی عومرەیە گەشتە تایبەتە زۆر بەڕێز مامۆستا ڕەیان محەممەد عەباس پیرۆزە مامۆستای بەڕێز جەنابتان بوونە خاوەنی خەڵاتی گەشتی عومرە کە سێمین خەڵات بوو بۆ بەشداربوانی ئەرکان دنیا کە توانی بوویە نمرەی ساڵ بەدەست بێن کۆتا خەڵاتمان ئینشاڵڵا خەڵات نابێ وەکو مامۆستای ئەڵڵا یەکێک دیکە خەڵاتێکی پێی گەشتی عومرە کەوا بەستا بۆ چەند بۆ 5 طبعا ان شاء الله حمود ان شاء الله بەڕێز مامۆستا دارە حەسەن عەزیز پیرۆزبایی لێ دەکەین کە بوویە خاوەنی خەڵاتی گەشتی عومرە خەڵاتی پێنجەم و کۆتایی بەڕێز مامۆستا کامران ئەبوبەکر ساڵح زۆر پیرۆزە مامۆستای بەڕێز جەنابتان بوونە خاوەنی گەشتی عومرە یاخوا پیرۆستان
هێشتا زیاد نەبوو بەڵام ئومێدمان وایە زیاد بێت. بەڕێزان لەو تیرۆپشکانە مامۆستا عومەر زۆر جار وا هەیە ڕەنگە بە ڕێزێک بۆی نەکرێت سەردانەکە بکە یاخود گەشتەکە ئەنجام بدات. بۆیە ئێمە یەدەک ڕادەچێشین، دوو یەدەک ڕادەچێشین. لەم دوو یەدەکەی کە ڕادەچێشین ئەگەر بە ڕێزێک پێی نەکرا ئەو یەدەکە دەچێت، یاخود ئەگەر عومرەیەک زیاد کرا یەدەکەکە دەچێت. بەس ئومێدمان وایە عمرێکی کە زیاد بکە و ئەوکەوە یەدەکەکە بچن. زۆر باش. خەڵاتی جارێ یەدەکە وەریا ئەگەر زیاد بوو یەدەکی یەکەم لاگەری نەچوونی هەریەک لەو ڕێزانەی کە ئاماژەمان پێکرد کە بوونە خاوەنی گەشتی عومڕە ئەوە یەدەکی یەکەم دەڕۆت. یەدەکی یەکەم مامۆستا شەونم مەحموود ڕەسوول. مامۆستا شەونم مەحموود ڕەسوول. زۆر باش. یەدەکی دووەم و کۆتایی. دەست خۆش زۆر زۆر سوپاس. یەدەکی کۆتایی شادیە سەبری مستەفا. شادیە سەبری مستەفا یەدەکی دووەمە خوای گەورە بە نسیبی کات ئینشاءالله.
ماڵسەربەڕای سەرکاتێک هەرێکی لەو ڕێزانەی کە وڵاتی گەشتی عومران پێشکەش کراوە نەیانتوانی ئەنجامی بدەن ڕێستان یەدەگی یەکەم یەدەگی دووەم کۆتایی یەدەگی دووەم کۆتایی هەڵسەرکاتێ بەڵی کەوێت دیرۆسان بێت ماڵسەربەڕای جەنابان یەدەگی دووەم لە ئەگەری نەچوونی دوو لەو ڕێزانەی کە وڵاتی گەشتی عومران پێشکەش کراوە ڕێستان ناکاوەنی هەڵات پێنجمان هەبوو دوو یەدەگمان ڕاکێشە ئەو دوو یەدەگەش ئێستا خەڵاتی گەشتی عومرانێ حەوت بەشدار بووی بەڕێز لە دوای ئەو حەوتە چواری دیکە یعنی 11 پایگەکان بەدەست شوێنەی هەولایەکان دەست ڕاوەکانیان سەربوون بۆ دادگیرکردنی وڵاتانە بە تایبەتی وڵاتی گەشتی عومران داوا لە ڕێزان لە گروپی دەبی ئەحمەدیەکەی فەرموون بە نوێژی هەولایەکان کەشف السلام عليكم ورحمة الله وبركاته. يوارحنا الباشر وإلى نوري إلى القرآن إن شاء الله.
دەستگا بەپایان دێت سپاسی هەموو یاکتان دەکەین و ئامادەبوونتان بەرزە دەکەین سپاسی کەناڵەکانی واگەتون بەتایبەت کەناڵی ئاسمانیتان دەکەین کە پەخشی ڕاستەوخۆ و ڕاستەوەی ئاپێ لە ئەسەوە بێت خی گەورە پاداشتماندبوونی یەکەکان و سەرجەم میوانانی هەڵێز بداتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته